ئەگەرچی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زۆر کەمە و تا ئێستا تەنیا لە لوڕستان کەسێک گیانی لێدەستاوە، بەڵام هەواڵەکانی کۆرۆنا کاریگەری لەسەر بازار و هاتوچۆی ناو شار دروست کردووە. شار وەکو جاران قەرەباڵغ نییە، خەڵک زۆربەیان لە ماڵ دەمێننەوە. لەگەڵ ئەمەش هەندێک لە هاوڵاتیان دەڵێن مەترسیەکە زۆر لە قەبارەی خۆی گەورەتر کراوە. ئەم نەخۆشینە ئەوە شایعیان کردووە و مەسەلەن لەناو خەڵکە فشاری هێناوە و خەڵک ناوێت بچێتە دەرە. من وەکو یەکێک خۆمە چمە دەرەوە هیچ مەڕودێکم نەدیوە، نە لە مەحەلانە لە ناو بازاڕە. ئەم نەخۆشینە وجودی نییە، جا شتێکە خەڵکە ترسێ با نەترسێ. شاری بانە هاوسنوورە لەگەڵ باشووری کوردستان، لە کاتی ئاساییدا بەردەوام پڕە لە گەشتیار و کڕیاری هەرێمی کوردستان. بەڵام ئەوە 2 هەفتەیە سارد و سڕیەکی زۆر بە شارەوە دیارە. نە خەڵک لە ترسی قەرەباڵغی زۆر لە بازار دەمێننەوە و نەگەشتیاریش ڕوو لەو شارە دەکەن. هەواڵی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا تەنانەت کاریگەری لەسەر میۆفرۆشەکانیش داناوە. خۆم نەمبیستە بە چای خۆم دیمە دیبێتیشم کابراگەتی بێتی ئەو نازان لێرا مەسەلەن کابرام نەخۆشینە خەڵک هاوارەکاڵک گرتوێتی تەوای سەوزیل لێکرا بە 12 بادەست بۆ سەوزەکە دەبا. ئەوە چی وەڵام نەخۆشینە هاتووە و تەوای عالەم گرتوێتی. بانە یەکێک لەو شارانەیە کە سنووری سەیرانبەندی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. ئەوێش هاوشێوەی شارە سنووریەکانی دیکەی وەکو پیرانشار، سەردەشت، مەریوان و مێهران زۆرترین زیان لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان بەردەکەوێت. چونکە هاتوچۆکانی هەردوو لاوەستاون و کاڵا و کەلوپەلیش لە نێو دوکانەکاندا ماونەتەوە و کڕیاری جارانیان نەماوە.